وقتی زانین کو ایریشن سر تباهی خاک کردستان هر دو دومه بیک آرمانجه او جی تکبرنا دستکفتین گلین هرمه به پشنگتیا کردان همو ایریشن دکه جبوی انکار تنکرن و قرکرنا به همو رنگ خواه فیزیکی چاندی و هر وکیدن پشتی چالاکیا تروری یا استانبوله جهر کسی را دیار بکو ابل استکا دولتا ترکو هجماره یک جوالاتیان خوشی کرن قربانی و ببه وسیله ایریش کدن سر هریما باکور و روجلات سوری تبی تبلیکو رببریا خسر باکور و روجلات سوری و هزن قصد سرساغی خواستن جمالبات قربانی آرا و تکس کرن کو تو علاقه عنوان ببه بویری رتونه لی دولتا ترک بإصرار دجمناتيا قلاندكي وهبونا خو بتنبونا قلن هريمي و ددقريدان جدوه وجي إريشن وحشي سر هريمي ما دايا دس فكرن جشهبا كوبا نظر كان حتى ديركي ود انجام ادا بدهان ولاتي شهيد و بريندار هنا چاواکو کردستانی و دوستین وان حتی رجا ایرو خودیل شورش هم رواهی در کتنا جاره کتن و البرانبری وان ایریشان ام بنگوازی تکن کو ام بهافرا ببن خلق لدردورا دستکفتین خواه و دستکفتین خواه بپاريزن هر وها ام بنگوازی سازی ناف دولتی و مرووی دکن کو به ارکن خرابن برانبری هویتیا دولتا ترک و هر افدا خوازا تواهی آزادی خوازایا سرساغی جبو مالبات شهیده شیفا جبو بریندارا بجی گلین برخودیر به نامه برای پشتیوانی روجاوای کردستان برزان اما وقت زوری ندزانن دولتی فاشستی ترکیه دوای شکستێنانی ناوخۆیی خۆیان و بەتایبەتیش ئەردۆغان و ئاک پارتی لە ڕۆی ئابووری و سەربازی و لەشکرکێشەکانی بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان ئێستا دەیەوێت بە هەر شێوازێک بووە شکستێک لە دوایەکەکانی خۆی بە بردومانکردن و بەکارهێنانی چەکی قەدەخەکراو بۆ سەر باشوور و ڕۆژاوا قەرەبوو بکاتەوە لەم دوایەدا چەند هەنگاوێکی نا بە مەبەستی نزیکبوونەوە و هەڵخەڵەتاندنی هەدەپە و ڕێگادان بە سەلاحەدین دەمیرتاش بۆ سەردانی کەسوکاری لە نەخۆشخانە و دانیشتن لەگەڵ هەدەبا هەندێک لە باری لاری خۆی ڕاست بکاتەوە کاتێک لەمەدا وەک پێویست سەرکەوتوو نەبوو هەوڵ دەدات بە سیناریۆی تەقینەوەی ئەستانبول و یارێکی نوێ ڕەوایی بدات بە داگیرکاری و لەشکرکێشەکانی زیاتری بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان هەر لەو چوارچێوەشدا دەستی کردووە بە بەردومانکردنی ڕۆژئاوا و وەک هەواڵەکان باس دەکەن چەندین شەهید و بریندار لە خەڵکانی سڤیل هەن. بێگومان ئەم هێرش و پەلامارێک لە دواییەکەی بە بەرچاوی جیان و زلهێزەکانی دنیا و ناتۆ و ناوەندە بەناو دیموکراتیەکانی ئەوروپاوە ئەنجام دەدرێن ئەوەمان پێ دەڵێت کە دیسان گەلە کۆمەچێ و چاوداخستن لە بەرامبەر پەلاماری گەلەکەمان لە ئارادایە دیسان خەریکە دەمانکەنەوە قوربانی بەرژەوەندیە سەرمایەداری و بێویژدانەکانی خۆیان هاوکات پێ دەچێت ڕێکەوتنی ژێربەژێری وڵاتانی دراوسێ هەبێت تورکیا ئێران سووریا بۆ لە بردنی دەستکەوتەکانمان لە ڕۆژاوای کوردستان بۆیە ئێمە لەبەرەی پشتیوانی ڕۆژاوای کوردستان داوا لەگەڵی شۆڕژێری کوردستان دەکەین پێش هەمووان بێدەنگ نەبن و یەکریز و یەک هەڵوێست بن هاوکات لە داوا لە تەواوی مرۆڤدۆستانی جیهان و ناوەندەکانی مافی مرۆڤ و نەتەوەی گرتوەکان دەکەین لە بەرامبەر ئەم کارە ساتەی بەڕێوەیە بێدەنگ نەبن و سنوورێک بۆ چاوەشەکاری و داگیرکاری و کوشتوبڕی بەناهەق دابنێن بەرەی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان 20/11/2022